سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ڕێکخراوی پیشەیی چییە و مەبەست لە دروستبوونی ڕێکخراوی قوتابیانی کوردستان چی بوو؟ جیاوازی ڕێکخراوی قوتابیان لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەی کۆمەڵگەی مەدەنی چییە؟ ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ئێستادا لە کوێی کۆمەڵگەی مەدەنیدایە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. ڕێکخراوی پیشەیی یان ڕێکخراوی جەماوەری کۆبوونەوەی کۆمەڵە خەڵکێکی خاوەن پیشەیەکی تایبەتمەندە یا خاوەن توێژێکی تایبەتمەندە بۆ داکۆکیکردن لە مافەکانی ئەو توێژەیە ئەو خاوەن پیشانە بتوانن هەم پەرە بەتوانەکانی خۆیان بن، هەم بتوانن فشار دروستکەن هێزێکی فشارن بۆ سەر دەسەڵات بۆ ئەوەی مافی ئەو توێژە یا ئەو خاوەن پیشانە بە. بۆیە ڕێکخراوی پیشەیی و جەماوەری ڕۆڵی کاریگەری هەیە لە کۆمەڵگا و ئەتوانن گۆڕانکاری گەورە بکەن لە کۆمەڵگا ئەگەر بەرنامەیەکی تەندروست و بنەمایەکی باشیان هەبێ بۆ کارکردن. ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش وەکو یەکێک لەو ڕێکخراوە پیشەییانەی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە و داکۆکیەکە لە مافی توێژێکی دیاریکراوە کە توێژی قوتابیان و لاوانە. ئەم ڕێکخراوە ئامانج لە دروستبوونی بریتی بووە لە خزمەتکردنی قوتابیان، داکۆکیکردن لە مافەکانیان و هەروەها پەرەپێدانی توانەکانی قوتابیان لە ڕووی زانستیەوە و هەموو ئەو ڕێچکانەی کە قوتابیان پێویستیانە بۆ گەشەبێدانی توانەکانیان ئەم ڕێکخراوە بیگرێتە بەر. تەنها ڕێکخراوێک نەبێ داکۆکی لە خاوەن بیرۆکە و ئایدۆلۆژیایەکی تایبەت بێ، بەڵکو داکۆکی لە هەموو مافەکانی قوتابیان بێبەگشتی بۆ یەکێک لە دروشەبەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە دروست بوو. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ماڵی هەموو قوتابیانی کوردستانە و بە قەنەعەتی من ئەم ڕێکخراوە توانوێتی ئەم دروشمە لە خۆیان بەرجەستەکە ئەمڕۆ داکۆکیکارێکی گەورە بێ بۆ هەموو مافەکانی قوتابیان لە قۆناغەکانی ناوەندی، لە قۆناغی ئامادەی، حتا لە قۆناغەکانی زانکۆ و پەیمانگەکان توانوێتی زۆر بە شێوەیەکی تەندروست داکۆشی لە مافی ئەو توێژە گرنگە بکە. ڕێکخراوەکان دیاردەی دروستبوونی ڕێکخراوەکان دیاردەیەکە پێوەستە بە ژیانی شار و ژیانی مەدەنی و شاریانە ژیانەوە لە ڕاستیە و لە ڕوانگەی پێویستی گروپ و چین و توێژە جیاجیەکانی کۆمەڵگا ڕێکخراوەکان زۆر ڕۆڵێکی گەورایەکێڕن لە گەیاندنی خواست و ویست و حەز و خولیا و داواکاری ئەو گروپ و چین و توێژە جیاجیانە. لە ناویانە ڕێکخراوەکانی قوتابیان بەڕاستی زۆر گرنگە ڕۆڵیان و تەنانەت دەگەر تەماشای زۆرێک لە شۆشەکانیشکەین یان با بڵێن لە 56 ساڵی ڕابردووە ڕێکخراوەکانی قوتابیان بە شێوەیەکی گشتی ڕۆڵی گەورەیان هەبووە لە ئاراستەکردنی سیاسەتی وڵاتەکانیان و مەسەلەن لادانی حکوومەتەیەک هێنانی حکوومەت و دەسەڵاتێکی تازە. ئەوەش لە ڕێگەی ئەو تەنزیم و ڕێخستن و ئۆرگانانەوەیە کە ئەتوانێت توانا و وزەی قوتابیان و ئەو چینە هەستیارە کە هەم لە ڕووی جەستەییەوە خەڵکێکی بەهێزن لەو تەمەنە و هەم لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە زیاتر کاتیان هەیە بۆەوەی بپەرژێنە سەر ئەو جۆرە چالاکیانە و هەم لە چەقی گەشە و نەشونمای عەقلی و فیکری و زانستیان. بۆیە لەو ڕوانگەیەوە بەڕاستی ڕێکخراوەکانی قوتابیان خوێندکاران ئەکرێ ڕۆڵێکی گەورە بگەڕن لە هەر کۆمەڵگەیەکە. لەو ڕوانگەیەوە کە ئێمەش ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە هەر لە سەرەتاوە لە بناغەدانان یا بەشدار بووین لە ڕاستیە هەر ئەم خەون و خولیایە بوو لەلایەک بتوانین نوێنەرایەتێکی ڕاستگۆیانەی کە قوتابیان بکەین، زانکۆکان بکەین، پەیمانگاکان ئامادەیەکان، لەلایەکی ترەوە لە چوارچێوەی ئەم ڕێکخراو و ڕێخستن و ئۆرگانە پەرە بە کاری پەروەردەیی و ئەخلاقی و ڕەوشتی بدەین، گەنجان تەیارکەین بە هەردوو چەکی زانست و پەروەردە و لەلایەکی تریشەوە لە کۆی ڕێکخراوەکەشە بتوانین نوێنەرایەتی خواست و داواکانی قوتابیان و ئەو چین و توێژە گرنگەی کۆمەڵگە بدەین. من بەژمە حاڵی خۆم بەڕاستی کە 4 ساڵ وەک ئەندامی سکرتاریەت و بەرپرسی ڕاگەیاندنی ڕێکخراو کارم کردووە، 2 ساڵیش وەک سکرتێری ڕێکخراوی قوتابیان
زۆر خۆشحاڵم بەو مێژوەی کە لە ڕێکخراوی قوتابیان هەمان بۆ بە هاوکاری خوشک و براکانم لە ڕاستیە ئێمە شتانێکمانە کرد کە تقریبەن ئەتوانم بڵێم بەپێی ئەو ئیمکانیاتی هەمان بوو معجزە ئاسا بوو چونکە ئەو جێدەستەی ئێمە دیار بوو لە زانکۆکانە لە پەیمانگاکانە بۆ نمونە ڕێکخراوەکانی تری ئەوانی سەر بەدەسەڵات بوون منافسەی گەورەیانە کردین بە پارە ئێمەش بە عەقڵ و حکمت و سووربوون و دڵسۆزی منافسەی ئەوانمانە کردەوە ئەوان سەرەتا با بڵێن کە سەرەتای دەرکەوتنی ئینتەرنێت و بڵاوبوونەوەی لە سایتی بەهێزیاندانا بە پارەی زۆر ئێمە بە گیرفانی نیمچە خاڵیەوە سایتماندانا کە تا ئێسش سایتەکە بەردەوامە هێڵێکی نقطەیەکی تەماسە لە نێوان ڕێکخرا و قوتابیانە سەرەتا نما کوردمان هەبوو دوایی گۆڕیمان بۆ زانکۆ کرد تا ئێسش بەردەوامە دەستخۆشی لەو جیلەیەک لە دوایەکانەی ڕێکخراوی قوتابیانەکەم کە درێژان پێدا مەسەن ڕۆژنامەی وەرچەرخانمان هەبوو بە تیراژی زۆر چاپمانە کرد بڵاومانە کردەوە ئیتر بێجگە لەو دەیان و سەدان دەور و خول و ڕاهێنانەی کە بەردەوام لە ڕێکخراوە هەبوو ئەمە بێجگە لەوەی کە ئێمە ڕاستەخۆ یەخەی وەزیرەکانمانە گرت حکوومەتمانە گرت بەڕێوەبەرایەتی گشتیەکانمانە گرت ئەو کات بۆ خواستی قوتابیان و خوێندکاران بێجگە لە هەمووشی گرنگتر ئەو شوێنانەی کە ڕێکخراوی قوتابیان هەیبوو بوو بۆ پەیمانگایەک بۆ دروستبوونی ئینسانی بەڕەوشت و بە ئەخلاق و چەکدار بە بەهای مرۆیی گەورە کە دوجار ئەمانە ئەندامی هەر کەس بن ئینتیمان بۆ هەر حیزب و لایەنێک هەبێ لەگەڵ ڕێکخراو بمێنەوە یان نا ئینسانێکی موسڵح و چاکەکارن لە کۆمەلگا و بە قازانجی کۆمەلگا بەشکێتەوە. پیرۆزبایی ساڵیادی ڕاگەیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەموو ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ستافی مەکتەبی سکرتاریەتیانەکەم و هیوادارم ئەم ساڵی نوێ دەستپێکێکی باش بێ بۆ خزمەتی باشتری قوتابیان و باشتر لەم قۆناغا سەخت و دژوارەی خوێندن لە هەرێمی کوردستان بەم هەموو کێشە و گرفتانەی کە هەیە ئەوان بتوانن ڕۆڵی خۆیان بە گەورەی ببینن حەقیقەت وەکو چۆن ڕۆڵیان بینی و لە ڕابردوودا بۆ خۆی ئامانجی سەرەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کە ڕێکخراوێکی پیشەیی خزمەتکردنی قوتابیانە لە هەرێمی کوردستان و بەڵام پرسیاری جددی ئەوەیە ئایا فعلەن ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران بەڕاستی خزمەتی قوتابیانیان کردووە و بەڕاستی و ئامانجەی بۆی دروست بوون تحقیقیان کردووە بە بڕوای من ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوانەی ئەمە تایبەتمەندی خۆیەتی و پێی جیاکرێتەوە لە ڕێکخراوەکانی تری قوتابیان لە هەرێمی کوردستان و من لێرە تەنقیسی هیچ ڕێکخراوێ ناکەم بەس باوەڕما ڕێکخراوی قوتابیان لە قۆناغەکانی کارکردنی لە ڕابردوودا یەکێ بۆ لەو ڕێکخراوانەی بۆ جیاکراوەتەوە کە خزمەتی جددی قوتابیانی هەرێمی کوردستانی کردووە و توانیویەتی جیا لە ڕێکخراوەکانی کان دەرگا و دەرفەتی باش بۆ قوتابیان بکاتەوە بەو ئیمکانیاتە کەمەی خۆیان هەبووە بەڵام دەوڵەمەند بە ئیمکانیەتی بەشەری توانیویانە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە خزمەتی قوتابیان دابن و بۆ وەرکی خۆیان هەڵسن ئامانجە ئەساسیەکەش ئەوەیە کە فعلەن ئەم ڕێکخراوە خزمەتی قوتابیانی بکات لە هەرێمی کوردستان بەڵام پرسیار ئەوەیە ئایا لە چ بواری خزمەتەکەین و چۆن خزمەتەکەین و قوتابیان پێویستیان بە چی ڕێکخراوەکانی قوتابیانە تاوەکو ئەوان لەو بوارانە لە خزمەتیان بن و برەو بە توانەکانیان بدەن. پیرۆزبایی تاوام لە برایان خوشکانی بەڕێزم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەهۆی ساڵیادی دامەزراندنیەوە هەموو ڕێکخراوێکی پیشەی دیارەکە بۆ دروستە بێ پێداویستێکی کۆمەڵگایە کە دروستە بێ هەر ناوکەشی بەخۆیەوەتی ڕێکخراوی پیشەیی بۆ جۆرێک لە پیشەیەک جا قوتابیان بێ مامۆستایان بێ ئافرەتان بێ لاوان بێت وەرزشەوانان بێ هەر جۆرێک لە پیشە بێ کە دروستە بێ گرنگیدان بۆ پیشەی خۆیەتی بەرزکردنەوەی ئاستی جا لاوان قوتابیان گەنجان کە ئێمە ڕێکخراوێکی قوتابیان بووین ئاستی زانستیان ئاستی ڕۆشنبیریان پەرەپێدان بە ئاستەکانیان بۆ گرنگیدانێکی زیاتر بەتوانا و بەرزکردنەوەی ئاستی ئەو چین و توێژەی ئەو پیشەی کە بۆی دروستە بێ ئەمە خوڵاسەی ڕێکخراوێکی پیشەییە کە بۆی دروستە بێ هەدەف لە دروستبوونەکەی تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بەڵێ لە تااقەت و توانای ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بۆ تااقەتە بۆ توانایکە هەیبووە لەگەڵ ئەو زۆر ڕێگری کە لێشی کراوە
لەبەرەوەی لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئەتوانین ئەو ڕێگرایانی کە کراون بە ئەندازەیەک ئەوەندە معرقل بوون بۆ ئیش و کارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوەندە ئاستەنگ بوون ئەو حەجم و تااقەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە دروست بووە حەجمێکی زۆر لە خۆی گەورەتر دەرکەوتووە حەجمێکی زۆر لە خۆی ئەوەتر بووە تا ڕادەیەکی زۆر باش ئەتوانم بڵێم بە ئەندازەی خۆی توانیوێتی بۆ ئەو هەدەفەی کە بۆی دروست بووە کاری باشی تیا بکات و ئیشی باشی تیا کردووە. لە بناوی خوا دیارە ڕێکخراوی پیشەی بریتە لە کۆبوونەوەی کۆمەڵێ تاک کە پێکەوە ئامانجێکیان هەبێ بۆ پیشەیەکی دیاریکراوە خزمەت بکەن ئەویش بۆ نمونە پیشەی مامۆستا پیشەی کاسبکار گەنج قوتابی ئێمەش وەکو ڕێکخرا و ئامانج لە پیشەکەمان خزمەتکردنە بە توێژی قوتابیان بۆ کۆبوونەوەی کۆمەڵێک ئەندام و کادیر و دۆست و ئەمە هەوادارە لەسەر جەم ناوەندەکانی خوێندن پێکەوە خزمەت بێ بە توێژی قوتابیان و پیشەی قوتابی بەرەو پێشەوە ببرێت. ئێمە خزمەتکردنە بە توێژی قوتابیان و بوونی دروستکردنی پردێکە لە نێوان قوتابی و دەستگا پەیوەندیدارەکانی پەروەردە خوێندنی باڵا گەیاندنی کێشە و گیرروگرفتەکانی قوتابێ بە دام و دەستگا پەیوەندیدارەکان و خەباتکردنە بۆ وەرگرتنەوەی مافی ئەو توێژە کە قوتابی خوێندکارن. بەڵێ ئێستای ڕێکخراوی قوتابیانی کوردستان بریتە لە 17 ناوەند لەسەر جەم شار و شارەشەکانی کوردستان و زیاد لە 120 لە تەواوی ناحیەکان و قەزاکان و شارەکانی کوردستان و ئەسەر ئاستی زانکۆ و پەیمانگا و ئامادەیەکاندا تەشکیلەمان هەیە لە زایدەن 8 بەش لە مەکتەبی سکرتاریەت کە هەر بەشێک تایبەتمەندە بەکارێکی تایبەتمەند بۆ نمونە بەشی ڕاگەیاندن بەشی کارجەر و دارایی بەشی خولی سەرکەوتنمان هەیە هەر لەگەڵیشیدا بەشی پەیوەندیەکان زایدەن بەشی پرۆژە و پلان و دەستگای ڕاژە کە دەستگایکی تایبەتمەندە بۆ هاوکاری قوتابی خوێندکار. بەڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکە یەکەمین جیاوازی ئەوەیە ئەم ڕێکخراوە بۆ توێژی گەنجان و لاوانە کە توێژێکی زیندووە کە توێژێکە پڕ لە حەیویەت پڕ لە چالاکی و ئەم ڕێکخراوە هەڵس و کەوت و تەعاملی لەگەڵ توێژێکایە کە بەڕاستی ئەیەوێت ئەم توێژە گۆڕانکاری لە کۆمەڵگا دروستکە. بۆیە ئەم سیمەتە گەورەیە یا ئەم سیفەتە گەورەیە کە ڕێکخراوی قوتابیان هەڵی گرتووە ئەوێ خزمەتی ئەو توێژەکەوە تەعامل لەگەڵ ئەم توێژەکەوە ئەم توێژە وشیار کاتەوە ئەمەیەکێکە لەو سیمەتەی لە ڕێکخراوەکانی تر جیاکاتەوە. خاڵێکی تر کە ڕێکخراوی قوتابیاندا کۆچی لەکە وەکاری لەسەرەکە مەسەلەی پەرەپێدانی بواری پەروەردەیی و ئەخلاقە لە ناو توێژی قوتابیان و لاوانە کە ئەم بۆ ئەم بەبەستەش چەندین پرۆژە پێشکەشکراوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی بە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی سیستمی پەروەردەیی لە هەرێمی کوردستانە سیستمێکی تەندروست بێ سیستمێ بێ لە ئاچی قۆناغەکانی میلەتەکەمان و قۆناغەکانی قوتابیان بێ و بتوانێ پەرە بە توانەکانی قوتابیان بە و هەروەها لە ڕووی پەروەردەی و ڕەوشتیشەوە بەرزیان کاتەوە. بۆیە لەم ڕۆ بەڕاستی چەندین کۆنگری پەروەردەیی کە کراوە قوتابیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان قسەی خۆیان هەبووە پرۆژەی خۆیان هەبووە جیا لەوەش هەوڵیان داوە لە ناوچەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستانیش ناوچێناکۆکانیش لەوێش قسەی خۆیان هەبێت لەوێشدا کۆکیکە لە مافی قوتابیانی کورد بۆ ئەوەی کە بەڕاستی لەو بوارانەی باسم کرد بتوانن گرنگیان پێبن. من ناڵێم ناوی نانێم جیاوازی بەڵام لە ڕاستیە ڕێکخراوی قوتابیانی کوردستان خاوەنی هەندێک خاصڵەت و تایبەتمەندێتی خۆیەتی یان هەندێک سیفەت ڕنگدانەوەی تایە هەیە ئەویشەوەیە کە مەسلەی بواری پەروەردەکردن کە گرنگی زۆری پێدا کە بە بڕوای من ئەمە زۆر گرنگە لەگەڵ نوێنەرایەتیکردنی خواستەکان کێشە و گرفتەکانی قوتابیان و ناوەندەکانی خوێندنە پەرە بە تواناکانی خوێندکارانەدا پەروەردەیانەکە چەکداریانەکە بەهێزیانەکە لە ڕووی معنەویەوە چەکدارانێکە بە خوو ڕەوشتی بەبەها و بە قیمەت کە هەم ئاینە ئاسمانیەکان لەسەر و هەمویانەوە ئاینی پیرۆزی ئیسلام جەختیان لێکاتەوە هەم بەهامرۆییەکانی ئەم سەردەما
جەختیان لێکەنەوە. لەم ڕوانگەیەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕاستی زۆر بەهێز بوو. من تا ئێستاش لە هێندێک شوێن هێندێک کەسە بینمەوە کە ڕۆژێ لە ڕۆژان لە چوارچێوەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە من و ئەو پێکەوە کۆبووینەتەوە یان سوودی وەرگرتووە لە خولێک سربەرزم کە ساڵانێک ڕۆژانێک سکرتێری ئەو ڕێکخراوە بووم بۆ نمونە خولی سەرکەوتنمان هەبوو کە لە شار و شارۆچکانە بەدەیان و سەدام خوێندکاری 12 ئامادەی لەو قۆناغە هەستیاری تەمەنە پشتگیریەکردن و پشتیوانیەکردن نمرەی باشیان هێنا یان لەو سەرەتای قۆناغی یەکەمی زانکۆ پەیمانگاکانە ڕێکخراوی قوتابیان پشتگیریەکردن و پشتیوانیەکردن ڕێنیشاندەرێکی باش بوو. ئەم تایبەتمەندیانەی لە ڕێکخراوی قوتابیانان لە ڕاستیە ئەگەر نەڵێم خاڵی جیاگەرەوە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا بەڵام ئەم خەسڵەتانە خەسڵەتی ناسەرەوەن یان زۆر بەهێزن لەم ڕێکخراوە خۆشەویستە هیوادارم لە داهاتوە بەهێزتر بیان بینین. بۆ ئێستا یعنی ئەبێ من پێم وایە بگەڕێیتەوە لای بەشێ لە کادیرەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەم قۆناغا و ستافی ئێستای مەکتەبی سکرتارێت و سکرتێریان بەڵام منە قۆناغانەی خۆم کە کارم تێدا کردووە منەکردبوو باسی ئەو قۆناغە بکەم. من پێم وایە ئەو کات جیاوازی جەوهەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە تا ئێستاش من ئەو سیمەتە هەر ئەبینم حەقیقەت بەڵام پێم خۆشە ئەوان خۆیان لەسەر ئەم قۆناغەیانی قسە بکەن بەس ئەو قۆناغی کە قۆناغەکانی کارکردنی ئێمە لە ناو ڕێکخراوی قوتابیانی کوردستان من پێم وایە تایبەتمەندیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بریتین لەوەی کە حقیقت ینی لە ڕووی پەروەردەییەوە پەروەردەیەکی ئیسلامی ڕەسان خزمەتی باشی قوتابیانی هەرێمی کوردستان ئەکرا و ڕێکخراوی قوتابیان توانی لەو قۆناغەدا نەوەیەکی باش لەسەر ڕەوشتێکی ئیسلامی جوان پەروەردە بکە و ئەو نەوەیە پێ بگەێنێەوە پێشکەش بە کۆمەڵگای بکە کە بتوانن خزمەت بکەن و ئێستا شوێن پەنجیان بەباشی دیارە لە ناو کۆمەڵگادا. تایبەتمەندیەکی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەو قۆناغەوە بەڕۆی من ئەوە بوو کە توانی بەباشی برەو بە تواناکانی قوتابیان بدا و داهێنانی گەورەی کرد لە بواری شێوازی خوێندن و بە خولی سەرکەوتن هاتە مەیدان و ڕێژەیەکی بەرچاو لە قوتابیانی هەرێمی کوردستان سوودیان لە خولەکانی ڕێکخراوی قوتابیان بینی و توانیان نمرەی بەرز بەدەست بێنن و خۆشەویستی خوێندن و خوێندەواریان بۆ قوتابیان دروست کرد. ڕێکخراوی قوتابیان لەو ڕۆوە ڕۆڵی زانکۆیەکی بینیوە ڕۆڵی فێرگەیەکی گەورەی زانستی بینیوە ڕاستی بۆ قوتابیان و توانیوێتی لەوێوە توانای دێها قوتابی بتەقێنێتەوە بە ئاڕاستەی خزمەتکردنی کۆمەڵگە ئەوە جگەلەوەی ئەو توانایە لە پاڵیدا دڵسۆزیەکی گەورەی داوە بە قوتابی بەوەی کە ئەو سەرمەشقانەی ئەو کەسانەی کە خزمەتیانە کرد خۆیانە بن بە سەرمەشقێکی باشتا لەو ڕۆ بتوانن قوتابیان ئامادەکەن و نەوەیەکی باش بۆ داهاتووی کۆمەڵگاکە پێشکەش بکەن. ئێمە زۆر کات ئەومان دووبارە ئەکردەوە لە کار و چالاکیەکانمانە ئێمە تەنها بۆ ئەو دروست نەبووین ڕێکخراوێکێ بە ناوی فڵان و ڕێکخراوێکێ بە ناوی فڵان ئێمەش ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد هەموو ڕێکخراوێکە دروست ئەبێ بۆ پیشەیە گرنگیدان بۆ پیشە و ئاست بەرزکردنەوەی تااقەتی توانای ئاستی ڕۆشنبیری ئەو توێژی کە کاری لەسەرەکە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێک لەو جیاکەرەوانی کە من زۆر بە گرنگیەوە سەیری یەکەم دڵسۆزی لە کارە ئەگەر بێت و ئەمە سەیری چەند ساڵی ڕابردووکەین ئەو ئەندامانی کە هەمان بوون لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە ئێستا ئەوانی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان گرنگی پێدا اونجا ئەندام من دۆست بن لایەنگر بن سوودمەند بوو بێتن لە هەر خزمەتێک لە خزمەتەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێستا بە سەدەها پزیشک هەیە ئەندازیار هەیە مامۆستا هەیە فەرمانبەر هەیە. دڵسۆزی چۆن لە کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستانە ڕەنگی تیادا بووە لە دڵسۆزی کارکردن بۆ ئەو توێژە و گرنگیدان بە ئەو توێژە بەبێ جیاوازی بەتەوان تاوان بە دڵنیاییەوە ئێستا لە کاری پزیشکیە لە کاری ئەندازیاریە لە کاری مامۆستایی لە کاری فەرمانبەریە لە هەر جونگێک لە جونگەکانی ئەم وڵاتەیە گەرسیران کەینەوە ئەبێ ئەوە خەڵک ئەو شایەتیەشمان بۆ بە دڵسۆزیێکی زۆر باش ئەبینین لە کار و چالاکیە ڕنگدانەوەی دڵسۆزی سەرە ڕای ئەوە مەسەلەی خوڕەوشت ئێمە هەرەوە نەبووە کە ئەمە کار لەسەر توێژەکەکەین کە توێژی قوتابیانە بەڕاستی گرنگە ئەم کەسی کە ئەبێ
بە مامۆستا ئەم کەسێ بێ بە ئەندازیارم کەسێ بێ بە پزیشک لەگەڵی ئەخلاقی پزیشکی بزانێ لەگەڵی ئەخلاقی ئەندازیاری و ئەخلاقی فەرمانبەری و ئەخلاقی مامۆستایی بزانێ ئەمە یەکیشکێ لە جاکەرەوەکانی کە ئێمە گرنگیمان جیاوازی ئەتوانی بڵێن هەبوو لەگەڵ بۆ نمونە ڕێکخراوەکانی کە بۆ نمونە ناڵێن گرنگی نەبوو لای ڕێکخراوەکانی کە بەڵام ئەمە گرنگیەکی زۆر تۆق بۆ لە لای ئێمە. بەڵێ ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەگەر جیاوازەکە لەسەر بەگشتی بێ لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە کوردستان یەکەم جیاوازیمان بریتە لەوەی کە ئێمە ڕێکخراوێکی تایبەتمەندین بە توێژی قوتابی خوێنکار و کارمان بۆ خزمەتی قوتابی خوێنکار بۆ هۆشیارکردنەوەی قوتابی خوێنکار و زیاتر ئەو کارانی کە ئێمە ئەنجامێدەین ئاراست یعنی ڕوو لە قوتابی خوێنکارە. بەڵام ئەگەر جیاوازی ئێمە بێ لەگەڵ ڕێکخراوەکانی تری قوتابیانە خوێنکاران لە کوردستان جیاوازی یەکەم ئێمە لەگەڵ ئەوان بوونی باگراوندێکی پەروەردەیی ئیسلامیە لە لای ئێمە و لە هەندێک لە ڕێکخراوەکانی تر ئەم باگراوندە نیە لە لای ئێمە یعنی ئامان پەروەردەکردنی گەنجی قوتابی و قوتابیە بە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی کە یەکێکە لە ئامانجە هەرە لە پێشینەکانی ئێمە بە کار بۆ ئەم ئامانجەکەین و ئاواتمانە ئەم ئامانجە لە ناو توێژی قوتابی خوێنکارە ڕەنگ بداتەوە بە قوتابی خوێنکار وەک ئەوەی کە تاچێک بە قوتابیەکە تاچێکە لە وڵاتەدا تاچێکی ئیسلامیش بێ کات تاچێکی مولتەزین بێ بە پرەنسیپە ئاینەکان و ئاینی پیرۆزی ئیسلام سەرمەشقی کارکردنی بێت چونکە پێمان وایە ئیسلام سەرچاوی ئەوەیە کە هەموو کەسێک دوایی ڕێی لێ بگرێت لەوەی کە ئیسلام فێریەکە کە دوایی تاچێکی سوودمەند تاچێکی دڵسۆز بێ بە گەل وڵاتەکەی کاتێک کە خوێندن تەواوەکە لە وڵاتدا ڕۆڵە بینێت. بە قەنەعەتی من ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو ڕێکخراوەکانی قوتابیان و لاوانە یەکێکە لە ڕێکخراوە سەرمەشقەکان و ئەو ڕێکخراوانەیە یەکێکە لەو ڕێکخراوانەی کە توانیوێتی جەدا بەجێدارەتەوە بە توانایەکی زۆرە خۆی بسەلمێنێ لەسەر ساحەی خزمەتکردن بە توێژی قوتابیان و لاوان. ئەم ڕێکخراوە بەڕاستی ئێستا بەڵێ ئەم ڕێکخراوە کۆمەڵی ئیسلامی کوردستان دامیەکە و هاوکاریەکە ئەویش بە مەبەستی ئەوەی کە بتوانێت خزمەتکە لە بوارەکەی خۆیان بەو توێژە گەرینکە کە پێوتری قوتابی و لاو. ئەم ڕێکخراوە لەگەڵ ئەوەشا زۆر بێلایەنانە دوور لە بیرکردنەوەی قوتابی هەوڵی داوە کار بکە و ئینحیازێکی دیاریکراوی نەبێ بەلای کۆمەڵێک خاوەن بیرۆکەیەکی دیاریکراوە. ئەمە سیفەتێکی گەورەیە ڕێکخراوی قوتابیان ڕەچاوی کردووە. بۆیە ئەم ڕێکخراوە ئێستا لە ناو ڕێکخراوەکانی قوتابیان و لاوان و توێژە جیاجیەکان و حتا ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بە قەنەعەتی من لەسەر ئەرزی واقعا وجودێکی فعلی هەیە ئەندام و لایەنگرێکی زۆری هەیە و توانیوێتی نوێنەرایەتی فعلی قوتابیان بکە لە ناو ناوەندەکانی خوێندندا بە دوای گرفتەکانیانە بڕوە کێشەکانیان بۆ چارەسەکە. قوتابی کاتێکە ئەچێتە ناوەندەکانی خوێندن لە ناوەندی و ئامادەی ڕێکخراوی قوتابیان بەرنامەی خۆی هەیە بووی کاتێک قوتابی لە ئامادەی تەخەڕوجەکەوە چێ بۆ زانکۆ هەر لە قۆناغی یەکەمی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایەنەوە ڕێکخراوی قوتابیان دەستیانەگرن و هاوکاریانەکەن و ڕێنماییانەکەن تا ئەچنە شوێنی نیشتەجێبوونیان لە ناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگەکانی کوردستان. بۆیە ئەم ڕێکخراوە ئەتوانم بڵێم لە ناو توێژی قوتابیانە ئەژی و لە ناو دڵی قوتابیانەوە هەڵقوڵاوە و ئامانجەکانیشی هاوتەری بە لەگەڵ ئامانجەکانیشی هاوتەری بە لەگەڵ ئاهیوا و ئاواتی ئەم توێژە گرنگە ئەم توێژە کە پێوترێ قوتابیان و لاوان. ئەم ڕێکخراوە بێ بەردەوام خۆی نوێکاتەوە نابێ بە کۆمەڵێ بەرامجی ڕابردووەوە هەم کارەکانی دەست پێ بکاتەوە. واتە پێویستە ڕێکخراوی قوتابیان بۆ هەموو ساڵێک بەرنامەی نوێ هەبێ. خۆتان نەزانن قوتابی بەردەوام قۆناغەکانی خوێندنە بڕێ و مەرحەلە بە مەرحەلە چێتە پێش. ئەم ڕێکخراوەژە بێ هەنگاو بنێ. واتە ئەگەر ڕێکخراوی قوتابیان 2 ساڵەم و پێش بەرنامەیەکی هەبوو بۆ قوتابیانی قۆناغی ئامادەی ئەو بەرنامەی ئەو کاتە بوو ئەم قۆناغی ئێستا نابێ ئەبێ بەرنامە بگۆڕێ. ئەگەر بەرنامەیەکی بۆ قوتابیانی زانکۆ بۆ قوتابیانی پەیمانگا بۆ قوتابیانی بەشە ناوخۆیەکان ئەمڕۆ بێ ئەو بەرنامەیە بگۆڕێت چکە شێوازێکی تر و زەمینەیەکی تراتۆتە پێشەوە. بۆیە بێ ئەم ڕێکخراوە بەردەوام خۆی نوێکاتەوە و ئەبێ بەردەوام لە هەموو ئاسەکانی بەرپرسیارەتی لەم ڕێکخراوە کەسی خوێنگەرم
کەسی گەنجی تازە خەڵکی خاوەن پیشە و بەهرەی بەتوانە بێنێتە پێشەوە سڵەوە نەکە ئەبێ بەڕاستی هەموو قەیدەکان بشکێنێ بۆی ئەم گەنجانە بێنە پێشەوە توانەکانیان بەگەڕ بخا بۆ خزمەتکردنی ڕەوڕەوەی کاری ڕێکخراوی قوتابیان کە لەو دوو بابەتا خۆی بینێتەوە کە ئەویش بریتە لە خزمەتکردنی زانست و خزمەتکردنی پەروەردە کە ئەم دوو مەجالە بەڕاستی بداخەوە لە هەرێمی کوردستانە تووشی گرفتی گەورە بوون و ئەمڕۆ وەزارەتی پەروەردەی ئێمە نەیتوانیوە لە ئاسی داواکارەکانی قوتابیانە بێ بۆیە ئەم جۆرە ڕێکخراوانە هەڵسن ئەو کەم و کوڕیانە پڕکەنەوە بۆ ئەوەی قوتابیانی ئێمە بە هەڵەدا نەبرێن چیتر سەریان لێ تێک نەدرێ چیتر قوتابیانی ئێمە ئەو بۆشایی لە نێوان خۆیان و خوێندن و زانستا هەیە نەمێنێ کە ئێستا بەداخەوە خوێندن بووە بەکاری ئەرکێکی لاوەکی لای گەنج و قوتابی ئەمڕۆ کە ئەمە کاری ڕێکخراوی قوتابیانە ئەم بابەتە خوێندن و زانست و پەروەردە خۆشەویست بکاتەوە لای قوتابیان و قدری بۆ بگێڕێتەوە بۆیە ئەم مهمانە مهمەی گەورن ئەبێ ئەو میکانیزمانی ئەم ڕێکخراوەی گرێتە بەر بۆ ئەم بابەتە جۆرا و جۆر بێ متەنەوع بێ لەگەڵ زەمان و زەمینە بگونجێ بۆی بتوانێت خزمەتێکی زیاتر بکە کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆمەڵێک ڕێکخراوی جەماوەری پیشەی زۆری هەیە و سەرپەرشتیەکە و قەناعەتی بەوە هەیە لە ڕێی ئەم توێژ و لە ڕێی ئەم چینە جیاجیانە و لە ڕێی ئەم خاوەن پیشانەوە خزمەت بە کۆمەڵگەی کوردەواری بکە بە پێجیاواسی لە ئەولەویەتی کاری کۆمەڵی ئیسلامی یا لە سەری هەرە سەرەوەی کارەکانی ڕێکخراوەکانی ئیهتیمامدانی کۆمەڵی ئیسلامی بە ڕێکخراوەکانی ئیهتیمامەتی بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمە نەهجێکە بەردەوام لەسەری ڕۆیشتووە تا ئەم دقەیەش بەردەوامە لەسەری و بەردەوامی شەبین لەسەری چکە قەناعەتمان وایە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەگەر بێت و توێژی قوتابی وە گەنج خزمەت بکرێ پەرە بە توانەکانی بدرێ بواری بۆ بکرێتەوە کۆمەڵگە شاکە بێ وە کۆمەڵی ئیسلامی ژەچێتە پێش هەر کاتێک کۆمەڵگەش چووە پێش کۆمەڵی ئیسلامی ژەچێتە پێش بۆیە ئێمە قەناعەتمان وایە گرنگی زیاتر بەم توێژە بین بەم ڕێکخراوە بین پەرە بە توانەکانیان بین دەستیان بگرین یارمەتی دەریان بین بەڵام ئەمە کافی نییە بێ خۆشیان وەکو مؤسسەکە وەکو سکرتارەتی ڕێکخراوی قوتابیان و ناوەندەکانی بەرنامەیان هەبێ وەکو باسم کرد بەردەوام لە خۆ نوێکردنەوە بن بۆ هەنگاوەکانی داهاتوو بتوانن لە ئاستی تەموحی قوتابیانی کوردستانە بن. لە ڕاستیە بۆ ئەوەی بزانین چی پێویستە بیکە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوە خەڵکانێک کە زیاتر ورد ببنەوە لە خواستی ئێستەی گەنجان باشترە بتوانن پێشنیاری لەو جۆرە بکەن لە خواستی ئێستەی قوتابیان و خوێندکاران لە زانکۆکان لە پەیمانگاکان لە ئامادەییەکان بەڵام لەگەڵ ئەوەشا پێم زۆرم پێ باشە کە گەنجان تەیارکەن بە هەردوو بەهای مرۆیی ئەخلاقی و معنەوی و بە بەهای سەردەمیانە کە بتوانن لەگەڵ ئەم دنیا جەنجاڵی تەکنەلۆجیا لەگەڵ ئەم دنیا تێکەڵ و پێکەڵیا بتوانن خۆیان بناسنەوە بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن ئەمەش پێویستی بە خول و دەوراتی زۆر هەیە پێویستی بە ڕاهێنانی زۆر هەیە پێویستی بەوە هەیە گەنجەکان چەکدار بکرێن بەو لایەنە معنەوی و ئەخلاقی و بەهامرۆییە گەورانە کە لەلایەک زانستە پێشکەوتوەکانی بواری کۆمەڵناسی و دەروونناسی و پەرەپێدانی توانای مرۆی جەختیان لەکەنەوە لەلایەکی ترەوە ئاینی پیرۆزی ئیسلام پەیامی خوای گەورە جەختی لێکاتەوە پاشان ئەو خواستانەی ئێستای قوتابیان هەیانە لە زانکۆکان لە پەیمانگەکان لە ئامادەییەکان سوور بن لەسەری لە پێناویە قوربانی بدەن و بزانن دیاریان کەم بزانن چییە هەر سەردەمێک یعنی خواستی خۆی هەیە پێچێ بۆ نمونە مەسەلەی دامەزراندن لە دوای قۆناغی تاوکردنی زانکۆوە پەیداکردنی هەلێکی کار یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەو گەنجانە بێت لە ڕاستیا بۆ نمونە ئەگەر من ئێستا سکرتێری قوتابیان بم یا لەو ڕێکخراوە کارکەم ئەم کێشەیە زۆر گرنگی پێدەم بە هەموو ڕێگەیەکیشی لەسەرەکەم بۆ ئەوەی بەشێک لە خواستی قوتابیان و گەنجان بگەێنم کە دەستگەیشتنە بە هەلێکی کار بۆ ئەوەی ئەو ئینسانە لە دوای ساڵانێکی زۆری خوێندن تەمەتوعکات چێژ ببینێ لە بڕوانامەکەی لە پسپۆڕیەکەی لە توانایی کارکردنەکەی لەوەی خزمەتی وڵاتەکەی خۆی بکە ئەمە یەک لە سیفەتەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە جیاوازی نەکا لە نێوان ڕەگەزەکان بۆ خزمەتکردنیان کچ و کوڕ جیاوازی نەکا لە نێوان ڕەنگەکان لە نێوان خەڵکی شار و خەڵکی لادێ لە نێوان ئەمە سەر بە چینێکی دەوڵەمەندی کۆمەلگایە ئەوە لە چینێکی خواری خوارەوەی کۆمەلگایە
و بە یەک چاو تەماشایان کا و خزمەتیان کات جیاوازی نەکا لە نێوان ئەم گەنجە ئینتیمای بۆ چه حیزبولایەنێک هەیە ئەو پەڕیتوانە هەوڵ بدە نوێنەرایەتی ڕاستگۆیانەی ئەوانە بکە و خزمەتیان کە و هەر پرۆژە و کارێکیشی هەیە ئەسڵەن زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازی لە تواناکانی ئەوانە بکە بەم تێگەیشتنە ئێمە ئەتوانین ئەو وڵاتەمان کە لە زۆر بوارە تووشی کارەساتی گەورە هاتووە ڕوبەڕووی شۆکی گەورە بۆتەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی هەستی نەتەوەیەوە لە هەموو ئەمڕوانەوە لە ڕاستیە پێویستمان بە گەنج و ڕێکخرا و گروپ و حیزبێک هەیە کە لەسەر ئەم بنەمایانە پرۆژە و کار و بیرکردنەوەکانی خۆی بینا ناکە ئیشەکە بۆ وڵات لەبەر ئەوەی وڵاتی خۆیەتی ئیشەکە بۆ ئینسانی کورد گەنجی کورد خوێندکاری کورد زانست دۆستی کورد لەبەر ئەوەی هاوشاریەتی هاوڵاتیەتی هاونیشتیمانیەتی لەبەر ئەوەی ئینسانێکە لەبەر ئەوەی بێتە ناو پرۆسەی بیناکردن و دروستکردنی هەرێمی کوردستانەوە. من پێم وایە ینی من تەقیم ناکەم لەسەر دۆخی ئێستا ینی حەقیقەت هەڵسەنگاندن بەجێ هەڵم بۆ خۆیان و بۆ کادرانی خۆیان حەقیقەت بەڵام ئەوەی کە پێویستە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ئێستادا چی بکە من باوەڕم وایە ئێستا وێزگەیەکی تەواو محەتەیەکی تەواو جیاوازە لە ڕابرد و وەکاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان گۆڕانکاری ڕیشەی بەسەردا هاتووە ئەوەی دوێنێ خزمەتی قوتابیانی پێ ئەکرا مەرزنی ئەمڕۆ خزمەتی پێ بکرێت ئەو ئالیەت و میکانزم و شێوازانەی کار کە بۆ دوێنێ گونجاو بوون لە ناو ناوەندەکانی خوێندن و زانکۆکان و ئەکرا خزمەتی قوتابیانی پێ بکەی و کاری قوتابیانی بەرەو پێش پێ بێ ڕەنگنی ئەمڕۆ هەمان ئەو میکانیزمان و شێوازانەی کارکردنە گونجاو بن بۆ ئەمڕۆ من پێم وایە ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێویستی بە هەڵوەستەکردنە و پێویستی بەوەیە کە شێوازی کارکردنی و بەرنامەی کارکردنی و ئەوەی کە جارێکی کە ئێمە من باوەڕم وایە لە قۆناغەکانی دوای ساڵی 2003 ستافی کارکردنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە سکرتێرەکانیەوە یەک لە دوای یەکوە بە مەکتەبی سکرتاریەتیەوە بە کادرەکانی لە ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لەقەکانیانەوە سەرکەوتوو بن لە خوێندنەوەی واقع سەرکەوتوو بوون لەوەی توانیان باش واقع بخوێنەوە و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەن بەوەی کە بتوانێت لە ئاستی ئەو هەلومەرج و ئەو قۆناغی کارکردندا بێ بۆ ئەمڕۆژ گرنگە ستافی ئێستای کارکردن لە ناوەند و لە مەکتەبی سکرتاریەت و لە سکرتێر و لەو ستافەی کە کارەکەن لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هەمان نەفەسەوە جارێکی کە بە سوود وەرگرتن لە تواناکانی دەرەوەی خۆیان بە خوێندنەوەی واقعی ناو خۆیان بە سوود وەرگرتن لە ئەزمموی ڕێکخراوە خوێندکاریەکانی دەرەوە تێبگەن لەوەی کە ئەم قۆناغە پێویستی بە چ جۆرێکە لە کارکردن ئەوە هاوکات کاکێ من لە پاڵ ئەوەی من حەقیقات بەشێ لەوەی پێم خۆش بێنی لەو بەرنامەی جنابەت بەشدار بم ئەوەیە کە من وایە بینم ئێستا قوتابیان لە هەرێمی کوردستان لە قۆناغێکی سەختدا ئەژین ئێستا هەرێمی کوردستان یەکێک لە قۆناغە دژوارەکانی خوێندن بەڕێ ئەکا بەو هەم بەشێکی کە دەرهاویشتەی ئەو قەیرانە داراییەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بەس بەشە گەورەکەی بە بڕوای من دەرهاویشتەی ئەو واقعەیە کە پەروەردە لە ناو سیستەمی فێرکردن لە هەرێمی کوردستان غائیبە من پێم وایە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەزیفە گەورەکەی بریتیە لە پەروەردە بریتیە لەوەی کە بەڕاستی بگەڕێتەوە بە سوود وەرگرتن لە خەڵکی بتوانە لە مامۆستایی بتوانە لە خەڵکانی پسپۆر بتوانێت لەو ڕۆ خزمەتی گەورەی قوتابیان و کوڕان و کچانی ئەم وڵاتە بکە حقیقەت پەروەردە ئێستا لە ناو ناوەندەکانی خوێندندا بە تەواوی غائیبە و خەمێکی گەورە نیە لای ئەوانەی کە سیستەمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەڕێوابن ئەوە جگەلەوەی کە بەهۆی ئەو قەیران و بارودۆخشکە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ڕەنگە تەمۆحی خوێندن حەزی خوێندن لە لای زۆرێک لە قوتابیان بیا کاڵ بوو بێتەوە یا هەند بەشێکی هەر نەما بێ من پێم وایە ئێستا ڕۆڵی ڕێکخراوەکان دەرەکەوێت کە لەم قەیرانە سەختە چۆن نەتوانن قوتابی هان بدەن قوتابی تەشجیعکەن قوتابی بنیاد بنێن قوتابی پەروەردە بکەن بۆی کە ئەم نەوەی کە نەوەی داهاتووی کۆمەلگایە حقیقەت نەوەیەک بێ کە دەوڵەمەند بێ بە هەموو توانە بە شەریەکان و دەوڵەمەند بێ بەوەی کە بتوانێت لە داهاتوودا ئەو تەغیرەی ئەمڕۆ جیلی ئەمڕۆ پێی ناکرێت لەسەر دەستینەوەی داهاتوو ڕوو بدات. بەداخەوە ئەو زۆرۆفی کە وڵاتی ئەمەی تێکردووە وای کردووە ڕۆڵی ڕێکخراوەکان بە گشتی نەک تەنها ڕێکخراوی قوتابیانی کوردستان
ڕۆڵی ڕێکخراوەکان ناتوانن ڕۆڵی سەرەکی خۆیان ببینن لەبەر ئەوەی کە وڵاتەکەمان بە کۆمەڵە قۆناغاتیە پەڕیوە کەمتر ڕۆڵی ڕێکخراوەکان ئەگەر دەریشکەوت بێت دواتر لەوەیە ئەگەر ڕێکخراوێک چالاک بوو بێ ئەگەر ڕێکخراوێک بەڕاستی گرنگی دابێ بە بابەتێک بە قەزیەک گەورەکردنی قەزیەک داکۆچیکردن لە مافێک لە مافەکان بە شێوازێک لە شێوازەکان نەگەڕێگیلی سەرکوتکردن بەڕاستی هەموو ڕێکارێک گراوەتە بەر بەوەی کە دەنگی ئەم ڕێکخراوە نەبیستێ تااقەتی ئەم ڕێکخراوە دەرنەکەی بەداخەوە لە وڵاتی ئێمەیە ئەمە یەکێک بۆ لە ئەوەی کە بەڕاستی کە ڕێکخراوەکان لە زۆربەی کاتەکانە نەتوانن تااقەتی خۆیان ئاستی خۆیان هەتوانین بڵین لە ساڵی 2005 بەدواوە هەتاوەکو دەوری 2023 هەندێک گرنگی درایە بە ڕۆڵی ڕێکخراوەکان بەڵام لە ئاستی پێویستان نەبوو بۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەموو کاتەکانیە بە هەر شێوازێک لە شێوازەکان توانیوێتیە ئەو هەدەفێکە بۆی دروست بوو ئەو ئاماژێکە بۆی دروست بووە ئیش و کاری باشی تیابکە بە ئەندازەی خۆی پێشنیاری من بۆ هەموو کاتێک بۆ هەموو قۆناغی لە قۆناغەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوەیە بە هەمان شێوە لە ڕابردوو هەروەمە کرد و احتیاجاتی دەوروبەر پێداویستی دەوروبەر بۆ ئەو توێژێکی ئێمە کاری لەسەرەکەین لە قۆناغێک لە قۆناغەکانە قوتابیان پێداویستیان بە هەندێک شت هەبووە احتیاجاتی قوتابیان هەندێک شت بووە بەڵام لە ئێستا پێداویستەکان بوون بەشتی کە ئەبێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان گرنگی بە بەو پێداویستانی کە هەیە بۆ ئەو توێژی کە بۆی دروست بووە. بەڵێ من زۆر جار کاتێک کارێکەکەی کە پرۆژەیەکەی بێگومان وەڵام وەرەگریتەوە وەڵامەکان بەشێکی لە سەردانەکانە لە سەردانی ڕاستەوە خۆیە کە دایک و باوکی قوتابی خزم و کەسوکاری قوتابی دام و دەستگا پەیوەندیدارەکان ڕێکخراوەکان لە دوو ڕۆژی پێشوازیکردن لە میوانەکانی ساڵیادی ڕێکخراوی قوتابیان کە چین و توێژی جیاوازی تێدا بوو ئەو حقیقەتەمان بەرجێکەوت کە ئەم ڕێکخراوەیە چێکە لە ڕێکخراوە یەکەمینەکانی ناو ساحەی کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستانە ئەمەش شایەتیدانێک بوو کە خەڵکی جیاجیا ئەم شایەتیدانی هەبوو بۆ نمونە لە کاتێکا کە ئێمە ساڵیادمان هەبوو خەڵکانێکە بوو چەند ساڵ پێش ێسا لەگەڵ ڕێکخراوی قوتابیان لە سلکی لە فیدراسیۆنی ڕێکخراوی قوتابی خوێندکاریەکان هەبوو ئەو کات لەگەڵمامە بەس ئێستای یەکەم کەس بوو هاتەوە بۆ سەردانمان بۆ پیرۆزباییکردنمان بەشێکی تر ئێمە لە ڕێکخراوی قوتابیان وەک کە باسم کرد شایەتیدانەکان بۆ ئێمە دێ ئەتوانین بگەینەوە ئەو سەرنجامەی ئەو ئەنجامەی کە ئێمە یەکێکین لە ڕێکخراوە یەکەمینەکان من ناڵێم یەکەمین بەڵام خەڵکێگەیە زۆر بە ویژدانەوە ئەڵێ ئێوە یەکەمن ئێمە پرۆژەکانمان پرۆژەی گشتگیرن پرۆژەن بۆ هەموو خەڵکێک هیچ جیاوازیەک نییە لە بینی تاکەکانە کە بێتە بارەگاکان لەناو بارەگاکان ئێمە سوودمەند بێت لە پرۆژەکانمان سوودمەند بێت لە خولەکانمان سوودمەند بێت هەتا لە وانە پەروەردەیەکانمان سوودمەند بێت لە کتێبخانەکانمان سوودمەند بێت لە زۆر شت کە ئێمە ئەنجامێ دێن خولی سەرکەوتنمان هەیە پرۆژەی زانکۆلاین هەیە پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله عليه وسلم پرۆژەی سمبولی نورمان هەیە لەگەڵ ئەوەش دەستگای ڕاژە بۆ هاوکاری قوتابیانی هەژارمان هەیە یعنی هیچ جیاوازێک نییە کە ڕێگر بێ ئێمە ئەتوانم بڵێن دوای وەرگرتنەوەی ڕای خەڵکان بەشداران ئەوانەی کە سوودمەندانی خوڵ و دەوراتەکانی ئێمە بە سوپاس بۆ خۆی گەورەیەکێکین لە یەکەمینەکان لە کوردستاندا بەداخەوە ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێستا یعنی قەیران ئەوەندە زۆرە لە کوردستانە لە پەروەردەم پرۆسی پەروەردە و فێرکردن ئەمانەوێ یعنی هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستان پەچینەکەوێ یعنی هەوڵەکانی ئێمە ساڵی پاریش ئەم ساڵ کە بایکۆت کرا لەم دەڤەرا بایکۆت هەبوو ئێمە هاتین بارەگاکانمان کردە قوتابخانە بە قوتابیمان بانگێش کرد کە بە کەمترین تێچوو ئەتوانن بێن بە تایبەتی پۆلی 12 ئامادەی بەشداری وانەکان بن بە هەمان شێوازی لە قوتابخانە کە ئەخوێنرێن سوپاس بۆخوا خەڵکانێکی زۆر کە کەم دەست بوون هاتن لێرە سوودمەند بوون ئێستا پرۆژە ئێمە بۆ داهاتوو بەڕاستی بەرزکردنەوەی یعنی نەمانی کێشەکانی بەردەم پەروەردە و فێرکردنە بۆ ئەمە بەستەیش کارمان زۆر کردووە لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکان لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ لیژنە تایبەتمەندەکانی هەم پەرلەمان هەم ئەنجومەنی پارێزگاکان ئێستا ئەبینین یعنی وەک لە ساڵیادی ژرامان گەیان بوو لە بەیاننامە
بەداخەوە هەست دەکەین یعنی زۆر بە ئاشکرا بەڕوونی دیارە پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستان لە بەردەم داڕوخانایە پێویستە بە هەمومان بەربگرین بۆ ئەوەی ئەم داڕوخانە نەبێت لەگەڵیشی ئێمە بەردەوامین لە پرۆژەکانی خزمەتکردن بە توێژی قوتابی خوێندکار لەگەڵیشی بەردەوامین لەوەی کە پرۆژەی بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابی خوێندکار لەگەڵیشی بەردەوامین پرۆژەی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و قوتابی و خوێندکار بە تایبەت ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان چونکە ئێمە ئەندامانمان ئەبێ نمونەیەکی جوانی ناوەندەکانی خوێندن من چ لە زانکۆ پەیمانگاکان چ لە ئامادەی و هەت بەشێکیش لە بنەڕەتیەکاندا ئێمە نەک هەر ڕانەوەستاین نامانەوێت ڕایش بۆستین یعنی نامانەوێت لە داهاتویش ڕابۆستین ئێمە هەموو قەیرانەکان یعنی سوپاس بۆ خوای گەورە بە دڵسۆزی کادیر و ئەندامانمان کە لێرەوە سوپاس و ڕێزم بۆ سەرجەم کادیر و ئەندامانی ڕێکخراوی قوتابیان هەیە سڵاوم بۆ هاوکارانم لە مەکتەبی سکرتاریەت هەیە براو خوشکانی بەرپرسانی ناوەندەکان چ کارژێڕانی مەکتەبی سکرتاریەت بەڕاستی ئێمە پێکەوە بە دەستە جەمعی هەموو قەیرانەکانمان تێپەڕاندووە ئێمە ئامانجمان یعنی بریتە لەوەی کە ئەبێ هێزی کاری ئێمە ئەوەنە بەهێز بێ کاردانەوەکان لابە ئەوەی کە لە فیزیا هەیە هەموو هێزێکی کار هێزێکی کاردانەوەی هەیە ئێمە هێزمان زۆر بەکارهێناوە بەڵام هەموو کاردانەوەکان هەموو ڕێگرەکان قەیرانەکانی بەردەم پەرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستانە ئەمانەوێ ئەم هێزەمان زۆر بەهێز بێ ئەوانە لابین بەڵام بەداخەوە ینی قەیرانەکان ئەوەی کە ناخۆشە بەنیسبەت لە لای ئێمە قەیرانەکان هەمووی دروست کراون لەگەڵیشیدا چارەسەر پلان پرۆژە هیچ خەمێک خۆن خواردن نییە بۆ لابردنی قەیرانەکان بۆ ڕەواندنەوەی قەیرانەکان بەڵێ ئێمە بەردەوامین بەڵێ ئێمە قەیران نامانوەستێنێ ئەمانەوە قەیرانەکان بکەینە ڕابردوو بیان خەینە مێژووەوە ڕۆژێکی نوێش کاتێکی چاک ڕۆژێکی پرشنگدار بۆ کاری ڕێکخراوەی بۆ ڕەوشی پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستانە دروستکەینەوە.